ساڵانە لە وەرزی یاوین و وشکبوونی پوش و پاوانەکان لە سنووری پارێزگای هەڵەبجە چەندین حاڵەتی ئاگرکەوتنەوە ڕوودەدات و بەوەیەوە هەزاران دۆنم لە پوش و پاوان و دارستانەکان دەسووتێن. وتەبێژی بەرگری شارستانی هەڵەبجەش دەڵێت ئەم ساڵیش ئامادەکاریەک نەکراوە بۆ ڕێگریکردنە نەکەوتنەوەی ئاگر و بەپێی پێویست ئاگربر ئەنجام نەدراوە و کارەکەشی بۆ قەیرانی دارایی دەگەڕێنێتەوە. ئەم ساڵ ئێمە وەکو بەڕێوەبەراتی بەرگری شارستانی داواکاریمان کردو بۆ لایەنی پەیوەندیدار ئاگربر بە هەمانجی لەگەڵ ئەو لایەنانە کە پەیوەندیان بە ڕووداوەکانەوە هەیە ئامادەکاریمان ساڵانە بۆ کردو، بەڵام مثال بەهۆی بوونی ئەو قەیرانە دارایی کە بەسەر هەرێمی کوردستانە هاتووە نەتوانراوە تا ئێستا ئاگربر بکرێت. بەڵام سەرجەم تیمەکانمان ئێمە لە تیمەکان لە بنکەکان لە بەڕێوەبەرایەتی کارمەندەکانمان زیاتر کردووە بۆ ئەوەی بتوانین هەر ڕووداوێ بێ بە ئاسانترین شێوە کۆنتترۆلی ئەو ڕووداوانە بکەین. لە سەرەتای ئەم ساڵەوە لە 5 مانگی ڕابردوودا 26 حاڵەتی ئاگرکەوتنەوە لە شاخەکان و دارستان و دەشتەکانی سنووری هەڵەبجە کەوتونەتەوە. ئەماش زەرەر و زیانێکی گەورەی بەژنگە و سروشتی ناوچەکە دەگەیەنێت. بەڕێوەبەری دارستان و پاوانی هەڵەبجە ڕای دەگەیەنێت ساڵانە هەزاران دۆنم پوش و پاوان و دارستانی سروشتی و دەستکرد دەسووتێت. دەژڵێت حکوومەت کەم تەرخەمە لە ئاست ئامادەکاری و ئەنجامدانی ئاگربر لە شاخەکان و بودجە بۆ ئەو مەبەستە تەرخان ناکات. ساڵانە ینی بە هەزاران دۆنم لە دارستانی دەستکرد و دارستانی سروشتی و لە وەرگا و لە دەشتەکانی شاجارەکان کە بەدەستی خەڵکانێک ئەسووتێنرێن بەڕاستی زەرێکی گەورە زیارێکی گەورە لە سروشتە درێت. حکوومەت ینی لە ئاست ئەو بەرپرسیارەتە نییە کە بتوانێت ساڵانە بودجەیەکی تایبەت دابین بکات بۆ پاراستنی ئەو سامانە نەتەوەیی. گەرچی هەڵەبجە بە چەند زنجیرە شاخێکا و سنوورە لەگەڵ وڵاتی ئێران ساڵانە بە هۆکاری جیاواز و نادیار وێڕای سووتانی پوش و پاوانی شاخەکان بەشێک لە دارستانەکانیش ئاگریان تێ بەردەدرێن و سروشتی ناوچەکە تێک دەچێت. وتەبێژی پۆلیسی دارستان و ژینگەی هەڵەبجەش ڕوونی دەکاتەوە هەرکەس بە ئەنقازداگر بکاتەوە و پوش و پاوان بسووتێنێت ئەوە لە ڕووی یاساییەوە مامەڵەی لەگەڵ دەکرێت و دوای دەستگیرکردنی ڕوبەڕووی دادگا دەکرێتەوە. هەر کەسێکەوە هەڵەسێ بەکردنەوەی ئاگرێک کە دەبێتە هۆی زیانگەیاندن بە پوش و پاوان و دارستانە سروشتەکانی ناوچەکەم بێگومانەوە کەسە دەستگیر دەکرێتەوە ڕوبەڕووی دادگا دەکرێتەوە و بەپی مادەی 42 لە یاسای پاراستن و چاکردنی ژینگە ڕوبەڕووی دادگاکرێتەوە دۆسەی تایبەتی بۆ ڕێکخرێت لە بەشی پۆلیسی دارستان و ژینگەی هەڵەبجە. تا ئێستا لە سنووری پارێزگای هەڵەبجە زیاتر لە 250 دۆنم زەوی و پوش و پاوان و دارستان سوتاون و لە وەرزی یاوین و وشکبوونی پوشیشدا دەیان ئاگر بە هۆکاری نادیار دەکەوێتەوە. بەپێی یاسای دارستانی ژمادەی 21 هەر کەس بە ئەنقازداگر بکاتەوە ئەوا سزا دەدرێت بە بەندکردن لە 6 مانگ کەمتر نەبێت و غەرامەیەک لە 5 ملیۆن دینار زیاتر نەبێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.